کەمێک پێش ئێستا بوو بە دیاریکراوی یەکێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی شنیار ئەنوەر سکاڵای یاسایی لەسەر کەسێک تۆمار کرد بە تۆمەتی ناوزڕاندن. من دەمێ بزانم ئەم کەسە کێیە و هۆکارەکەی چییە ئەم پۆستانە لەسەر یەکێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە کە ئەویش خاتوون شنیار ئەنوەرە. سڵاو لەبێ خاتوون گیانم کاتت باش. دیارە کەمێ پێش ئێستا بوو سکاڵای یاسایی لەسەر کەسێک تۆمار کرد بە تۆمەتی ناوزڕاندن. ئەم کەسە کێیە و چی لە تۆ ئەوێت؟ سڵاوتان لێبێت. ڕاستیەکەم کەسە نایخۆی ناو ڕۆژنامە نووس بەڵام هیچ کام لە خاسەتەکان و سیفەتەکانی ڕۆژنامە نووسیتیانە، چونکە ئێمە کە باسی ڕۆژنامە نووسەکەین ئەبێ خۆی ماندوو بکە بەڵگەکانی دقیق و ڕازگۆیانە کە ئەو شتانی کە لەسەر ئێمە هێتی کە بڵاوی کاتەوە، بەڵام ئەم جگە لە پروپاگەندە جگە لە کۆمەڵێک درۆ بوختان و لەوەی کە دەستکاری کۆمەڵێک بەڵگە ئەکا و ساختەیەکە و دەستکاری بەروارەکانەکە بێجگە لەمانە هیچ کەم لە سیفەتەکانی ڕۆژنامە نووسیتیانە، چونکە ئەو کەسێک کە من استقالام لەسەر تۆمار کردووە کەسێکە بە بەردەوامی تەشیرەکە بە بەردەوامی شتی نابەجێ و زانیاری ناڕاست و ئەم شتانە بڵاوەکاتەوە لەسەر خودی من کە هیچ بنەمایەکی نییە. من پێم وابێ ئەمە بەرنامەیەکی سیاسی و کۆمەڵێک کەسی تری لە پشتەوەیە کە ئەم کەسە بەدەستی دووسێ بەکارێ هێنن، چونکە ئێوە لە ماوەی ڕابردوو تا بینیتان کە لە ئاستێکی باڵای حکمیەوە کە بەیاننامەیەک لەسەر من دەرکرا و تۆمەتم بۆ دروستکرا، بەڵام ڕانەوەستام و چوومە دادگا. ئەوە بوو کە ئێستا ئەوان پاشەکشیان کردو بەڵکو ئێستا لە ڕێگەی ئەمانەوە دەسەکەن بە درۆکردن و بوختانکردن، چونکە ئەمە من نایبینم بۆ سەر خۆم ئەم قسانە. من چونکە بەڕاستی من ئەمێ پێتان بڵێم کە من مڵکی خۆمنی، من مڵکی دەنگدەرەکان، من مڵکی حیزبێکم. ئەوان ئەم قسەیە ئەکەن ئەمە بۆ تێکدانی میزاجی دەنگدەرەکانی منە بۆ بێڕێزیکردنە بەرامبەر بە دەنگدەرەکانی من، بۆیە بێدەنگبوونم لەم بابەتانە مانای ئەوەیە کە قسەکانی ئەوان ڕاستە و ئەمە بە هیچ شتێکی ناتێتە چوارچێوەی مافەکانی، ناچێتە مەسەلەی ئازادی ڕادەڕۆڕین و ئەم شتانەوە، چونکە من خۆم کەسێکم باوەڕم بە ئازادی ڕادەبڕین هەیە لەم زۆنەش و بەرپرسانی ئەم زۆنەش بە هەمان شێوە باوەڕیان بە ئازادی ڕادەبڕین هەیە، باوەڕیان بە ڕەخنە هەیە، لەم زۆنە فرە میدیایی هەیە، فرە زۆر فرە ڕەنگە بەڕاستی فرە ئازادیەکی زۆر هەیە، بەڵام ئێوە خۆتان ڕۆژنامە نووسن. ئەمە خاسەتەکانی ڕۆژنامە نووسیە بەڕاستی کە بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی هەبێت تۆمەتێک لەسەر یەک ببەخشیتەوە لە کاتی بانکەشەکانی هەڵبژاردنا بەمنیەوت کە من بەحساب بەرپرسێکی یەکێتی ڤێلایەکی بۆ من کڕیوە لە ئەمریکا، یان بۆ نمونە من 7 دەفتەرم لە حەجی شعب وەرگرتووە، یان بۆ نمونە دەمێ 20 دەفتەر دەمێ 30 دەفتەر دەمێ 40 دەفتەر، یعنی وەکو وایە ئەمە پشکە ئەمە چییە؟ یعنی ئەم سعرانە بە ئارەزی خۆت بەرزیکەیتەوە کەمیکەیتەوە بۆ ئەوی کە مەزاجی خەڵکی تێک بێ. و من ئەم شتانە نە ئەم ترسێنە نە پاشەکشەم پێیەکە وەسەراحەتەن، بەڵام کشتێکە پێی ئەوترێت شخصیات و تۆیی لە ڕێگەی ئەوە وەک ئەم قسانە ئەکی بۆی کارکتەری من بڕوشێنی هیچ کەسە ناتوانێت ئەوە بکە و بە پێی یاسای ئەمریکی و عێراقی و هەر یاسای لە یاساکانی تر درۆکردن بەڕاستی سزای خۆی هەیە، چ لە ڕێی قانونیشەوە بێ کە ئەمە تاوانە. خاتو شنیارێکی کیلۆ کەسانی بەردەوام ڕخنت لێگیرێت، بەڵام بە بەردەوامیش وەڵامت هەیە. کۆتا ڕخنەکە لە تۆ گیراوە بابەتی وەرگرتنی موچەیە لە هەژماری من، ئەمە تا چەند ڕاستە؟ باس لەوە ئەکرێت ئێشتا پێم وابێ موچەی کۆتامانتان وەرنەگرتو ئێوە، بەڵام باس لەوە دەکرێت موچێت بە هەژماری من وەرگرتو تا چەند ڕاست؟ هەتاوەکو ئێستا من هیچ موشتەیەکم بە هەژماری من وەرنەگرتووە، هەر نازانم فۆرمی هەژماری من چییە، هەر پڕم نەکردوێتەوە وەسەراحەتەن ئەم قسێتان کە پێ بڵێم. یعنی تۆ ئەگەر هەر شتێکە پڕی بکەیتەوە، من دوو چاوم هەیە، یعنی جگە لە خوای گەورە هیچ کەسێ ناترسم، زۆر بە ئازانە و زۆر ڕاشکاوم و یعنی شتێکە متمانە ئەبەخشێ بە پەلەمانتار و بە خەڵک کەچی دروستیەکە متمانەیە. یعنی من ئەگەر شتێکی لەو بابەتە بکەم کۆمەڵێک لە خەڵکی خۆشی ئێوە ڕۆژنامە نووس پرسیارکەن، ئەوێ من بەڕازگویی وەڵامتان بمەوە، چونکە هیچ شتێک ناشارێتەوە بەڕاستی و هیچ نهێنێکی تاوەکو سەر نییە. بۆیە من ئەگەر شتێکە بکەم وەڵام کردومە، بەڵام ئەم شتم نەکردو بۆ ئەم تاوانە بخرێتە پاڵ من بەڕاستی. باشە، لەپای ئەو تۆمەتانی کە ئەخرێتە پاڵتۆ وەڵامی تۆ چییە؟ والله من بە خەڵکی خۆشەوی سەڵێم ئەگەر ئێمە ئیژ نەکەین و دابنیشین کەس باسمان ناکە و لەبەری من بە بەردەوامی چالاکیم هەیە، هەر لە دوای سوێن خواردنمەوە هەتاوەکو ئەم دقیقە تۆ لێرەی چەندین پرۆژەی جۆر بە جۆرمان کردووە کە ڕاهێنانمان کردووە بە گەنج، مەکتەبمان چاک کردوێتەوە، پێداویستی مزگەوتمان دابین کردووە. من یەکێ لەو مزگەوتانی کە نۆژەنمان کردەوە مامۆسایەکی ئاینی بۆ قسێکی زۆر جوانی کرد، پرسیارێکم لێ کرد، وتم ئەم بوختان و تەشیروشتە تۆ چۆن ناوەنی؟ وتی کچم ئەمە سیفەتی شەیتانە، ئەمە سیفەتی شەیتانە بەڕاستی، ئەمە سیفەتی ڕۆژنامە نووسی نییە. تۆ بێ تەشیر و ناوزڕاندن بەرامبەر بە کەسێ بکەی کە هیچ بنەمایەکی نییە، نایشی لە خۆت ناوەکە ئەمە لەژێر مەسەلەی مافی ئازادی ڕادەڕبین و ئەم شتانەیە کە ئەیکەی.
بۆیە ئەو کەسانی کە من پامن بۆ ئەو کەسانە هەیە کە ئێوە هەرگیز ناتوانین ئێمە ڕابوەستێنن ئێمە بەردەوامی لە کار و چالاکیەکانی خۆمان و هیچ ڕاستیەکی ژوون نابێ بەڕاستی دەستی تۆش